وەک ئەرکێکی سەرشانی حکوومەتە هەرێما کوردستانی 2015 وەرە کە ئەمڤێ بیرەوەریە بیراخۆ و کۆمەلگا عێراقی و نێف دەولەتی تینین کە ئەڤە 8 ساڵ دەرباز بوون لەسەر بیرەوەریە کۆمەڵکوژیا ئێزدیا لەسەر دەستێ تیرۆریستێن داعش و هەمان وەخدا پەقینێن گرعزێر و سیباشێ خدرێ 2007 کە 314 قوربانی دیسا هەبوون لەسەر فکرێ متطرفێ وی وەختی گۆتێ قاعیدا پەیاما ما ئەوە کەم ئیش و ئازارێت خەلکێ خۆ بگەهینن پڕیاوێ فۆتۆگرافی دەگەلک جاری و هێنەک کافیە کە پەیامێکی گرنگ بهینەتەن کە ئەوە 8 ساڵە ئیش و ئازارێتمە بەردەوامن بەرمایکێن فرمانێ گەلکش فرمانێ بۆ کۆمەلگای ئێزدیا گرانترن تانۆکە بەردەوامن ژیانە خیڤەتێڤە ناوچە شنگارێ ناوچەکە ململانە سیاسی سەربازیە مخابنی بە 20 سەدەش خەلکێ کۆمەلگای ئێزدی کۆچی دەرەوەی وڵاتی کردیا و ئەمە پڕیاوێ پێشانگەهەیە و تایبەتشێک مەبەست بووکە من یەکەم جارە لە وەزارەتە ئەوقاف و کاروبارên ئاینی بکەین و پایتەختی هەرێما کوردستانێکە و پەیامە بگەهینی ماوە کۆمەلگای ئێزدی تایبەتشێک هەرێما کوردستانی وەک حکوومەت وەک سەرۆکاتی ئەوە دەستێوان هاتی ناردنا پەیامە بۆ نەتەوێنێ گرتی جیواکە نێف دەولەتی دروستکردنا لیژنەکە کۆمکردنا بەڵگا و دەست پێشخەریەک پێشکەش کرد و دادگەهێکی چێکەن بۆ تاوانێن داعش لێ مخابن چارچۆڤێ قوارێ نێف دەولەتیدا عێراق دەولەتە بڕیار وال ناوان دێ ئەوژی بەغدایەک و هەویچ ئێرادەکە سیاسی نینە و ئامادە نینە سەراستێ کۆمەلگا نێف دەولەتی ژبری پەخشینە خەلاتێن نۆبل و ئەو خەلاتێن دیێن و وێ دەربڕینێت کات کە کۆمەلگای ئێزدی تووشی کۆمەڵکوژیە بووەوە ئەو زێدەتر 16 پەرلەمانتارێن سەرانسەری دنیاە کەدام پێدام هەندێکیە کۆمەلگەها ئێزدی تووشی کۆمەڵکوژیە بووە لێ پراکتیکدا کەتواردا تشتێک نەهاتیەکردنە بڕاستی ئەvە برینێتمە دەرمان ناکەن پەرلەمانی کوردستانی ئەول سەر شانێوەی واکری بەری 2 ساڵە بڕیار دەرێ خست کە ئەوە هاتیە سەرێ کۆمەلگای ئێزدی کۆمەڵکوژیا و 3 بە فەرمی ڕاگەاندیە کە ڕۆژی ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیانە و هەم پەرلەمان هەم سازیێندیên حکوومەتە هەرێما کوردستانی وەک حکوومەت وەک سەرۆکاتی کە ئەوت بەردەوامن داخوازیکردنا هەندێداک و کەیسا ئێزدیا لە ڕوێ مرۆڤی ڕوێ جغرافی ڕوێ سیاسی کە کۆتایی بڤی مەلەفی بێتن و ئێزدیا هەندە قوربانی وێ داین ئێدی نەبتە کارتەکە سیاسی و کەفتە ئەجندێ نێف دەولەتی